یەکەم بەرگەی دوای ڕێکەوتی 1/3/2020 لە بڕیارەکە لا بدرێت چونکە بۆتە هۆی جیاکاریکردن و ناداتپەروەری کە لە نێوان قوتابیان. هەروەها ئایا ئێمە دەپرسین لەسەر چ بنەمایەک ئەم ڕێکەوتە جێگیر کراوە ئەگەر بە پاساوی ئەوە بێت کە لەو ڕێکەوتە کۆڕۆنا سەری هەڵداوە لە کوردستان ئەوە نابێتە پاساو چونکە ئێمە هەرکەسە و لە وڵاتێکی جیاواز دەستمان بە خوێندن کردووە کە بارودۆخێکی هەر وڵاتێک جیابۆ لە وڵاتانی تر. هەروەها بڕگەی جیاکردنەوەی وڵاتانی دراوسەی عێراق و واتە وڵاتانی ئیقلیمی وڵاتانی عەرەبی لا بدرێت بۆ ڕێگە پێدان بە خوێندنی ئۆنلاین چونکە پەتای کۆڕۆنا هەر پەتایە لە هەر وڵاتێک بێت و ڕێکارەکانی خۆپارێزی بەپێی بارودۆخەکە بڕیاری لەسەر ئەدرێت. بۆیە پێمان وایە ئەم بڕگەیە گرفت و ناداتپەروەری دروست دەکات لە نێوان قوتابیان چونکە وەک دەزان ئەو قوتابیانی لە وڵاتانی دراوسەی عێراق دەخوێنن زۆرینەیان کەسانی کەم دەرامەت یاخود چینی مامناوەندن لە ڕووی داراییەوە. هۆکارەکانی داواکردنی ئەم لابردنە دوو بڕگەیە. یەکەم لە ڕووی یاساییەوە ناکرێت بڕیاری کارژێڕی لەسەر ڕابردوو جێبەجێ بکرێت واتە ئەسەری ڕەجعی هەبێت مەگەر ئیلا سوودەکی هەبی بۆ ئەو کەسانەی کە لەسەریان جێبەجێ دەکرێت. دوام بە مەبەستی سەسپاندنی دادپەروەری بە فیڕۆنەدانی پارەی قوتابیان لە دەرەوە چونکە زۆربەی قوتابیان ئێستا لە قۆناغی نووسینن تازە ناکرێت بۆ مەرجی مانەوە بڕۆنە ئەو وڵاتە و 9 مانگ یاخود 18 مانگ لە دەرەوە بمێننەوە کە ئەمە هیچ سوودێکی زانستی ناگەێنێت و زۆربەی قوتابیان خێزاندارن کە زۆر ئەستەمە لەم بارودۆخەی هەبوونی کۆڕۆنا بتوانن بچن و لە دەرەوە بمێننەوە کە زانکۆکان بڕیاریان داوە خوێندن بکەن بە ئۆنلاین ئێمە ناچار بووینە پابەندی بڕیاری ئەم زانکۆیە بین کە تێیدا دەخوێنین هاوشێوەی زانکۆیەکانی کوردستان کە خوێندنیان کرد بە ئۆنلاین بەهۆی کۆڕۆناوە